ڕێکەوتنی نێوانە رێم و بەغدا بۆ یەکلاییکردنەوەی کێشەکان بەلای وڵاتیان و کاسبکارانی هەرێمی کوردستانەوە گرنگە، چونکە پێیان وایە ئەوە چارەسەری ئەو قەیرانە دارایی و ئابووریە دەکات کە ماوەی دەمانگ زیاترە بەرەو وڵاتیانی هەرێمی کوردستانی گرتووە و بۆتە هۆی پەخستنی بەشێکی زۆر لە جموجوڵی ئابووری و پیشەسازی و بازرگانیش، بەتایبەت کاریگەری لەسەر بژێوی ژیانی وڵاتیان دروست کردووە و کڕین و فرۆشتنی بازاڕیش کەمی کردووە. ئەمە ئەبێ هەنگاوی بۆ بنرێ، ئەبێ بەجددی بەدوای ئەم کارە بڕۆن، یعنی ئەبێ مەسلحەتی ئەو میلەتە بخەنە پێش هەموو شتێکیانەوە. پێش ئەم بڕیارەش بازار زۆر فەرقی بوو، بەزوەتی ئەم بڕیارەدا چوە بازار زۆر فەرقی کردووە. واتە وڵاتیان دڵخۆشن بە ڕێکەوتنی بەغدا و هەرێم؟ زۆر دەوری ئەساسی هەیە. بەڕاستی ئەگەر ئەم ڕێکەوتنە سەر بگرێ زۆر بە هاوڵاتیان شتێکی باشە، لەبەرەوەی چەندێکە موچە وەرساوە، بازار هەمووی وەستاوە، هەموو ئیشوکار هەمووی وەستاوە بە بۆنێ ئەوەیە کە هەرێم لەگەڵ بەغایە تا ئێستا ڕێکەوتنیان نەبووە. ئەگەر ئەم ڕێکەوتنێ بێ لە ئارایە بودجەی ناو بازار و کاسبکاران و هینی هاوڵاتی هەمی باشە بێ. مامۆسایەکی ئابووری ژەگەرچی ڕێکەوتنەکە بە گرنگ دەزانێت ڕاشی دەگەێنێت ناردنی ئەو بڕەپارەیە چارەسەری قەیرانەکان ناکات و دەڵێت ئاسایی بوونەوەی دۆخی ئابووری وڵاتیان چەند مانگێک دەخایەنێت. دووبارە دیسان ئاستی خواستی گشتی کە لە بازار خۆی ئەبینێتەوە، ئەو ئاستە خواستە وەکو جارانی لێنێتەوە تاماوەیەکی دیاری کراو، مانای ئەوەیە بژانەوەی ئابووری کوردستان و بگەڕێتەوە بۆ ئاستەکەی خۆی دواکەوێ بۆ ماوەی 2 مانگ و 3 مانگ 4 مانگ تا متمانە و سیقا جارێکی تر ئەگەڕێتەوە بۆ لە نێوان هاوڵاتی لە هەرێمی کوردستان و لەگەڵ بەغایە ئینجا ئەو کاتە ئەتوانین قسەرێ بکەین کە ئاستی چالاکی ئابووری بگەڕێتەوە بۆ ئاستی جارانی خۆ. بەتاکید ڕێکەوتنەکە گرنگە لەبەرەوە تۆ جەنابەت لێرە پارەکەت بۆ ئەگەڕێتەوە، بەشە بودجەکەت بۆ ئەنێردرێت، بەڵام لێرە لە بیرمان نەچێت ڕەچاوی حاڵەتێکی تر بکەین. ئێستا ئەگەر حکوومەتی بەغا پارەکەشت بۆ بنێرێ جگە لە موچەکە ئەو بەشێک کە پێشتر تەرخان ئەکرا و ئاراستەی و بەرهێنان ئەکرا، ئێستا تەسەوڕەکەم ئەو بەشە بودجەیە ئاراستەی بەرگریکردن لە گەل و لە بوونی گەلی کوردستان بکرێت، ئەوەش بە تاکید کاریگەری سەربی هەیە لەسەر و بەرهێنان. قەیرانەدارەکەی هەرێمی کوردستان لەو کاتەوە سەریەڵدا کە بەغدا بودجە و موچەی کوردستانی بڕی لە بەرامبەرەوەی نەوتی هەرێمی کوردستان بێ ڕەزامەندی حکومەتی ناوەند فرۆشا و بەو هۆیەشەوە لە ماوەی ئەو چەند مانگەدا هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕوبەڕوویاستەنگی دارایی زۆر بوونەتەوە. لەو کاتەوەی بەغدا بودجە و موچەی هەرێمی کوردستانی بڕی، ئیدی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ژیان و گوزارانیان ڕوبەڕووی ئاستەنگ بوویەوە. ڕێکەوتنی نێوان بەغدا و هەرێمیش بەلای هاوڵاتیانەوە گرنگە، چونکە پێیان وایە ئەو قەیرانە دارایی کە لە سەرەتای ئەم ساڵەوە کێشەی بۆ دروستکردوون ئیدی کۆتایی دێت. دلێر کەمال کورساد نیوز، سلێمانی.